هەوڵ بدەین بۆ ئەوەی وەزعی یەکێتی بگەڕێتەوە بۆ وەزعی پێشووی خۆی کە ڕۆڵێکی زۆر گرنگی هەبووە. دوو مەسەلەی کەرکووک بێگومان ناکرێت مەسەلەی کەرکووک بە هیچ شێوەیەک لە یاد بکەین و کەرکووک قیمەتی خۆی هەیە. هەوڵی ئەوە دەدەن کە لەگەر لێپرسراوان و هەروەها هەولێر چ دەگەڕێنەوە بەغدا هیچ بۆ ئەوە بکەین کە وەزعی کەرکووک ئارام بێتەوە و ببێتە وەزعێکی تەبیعی. سێیەم بابەت کە جێگای گرنگی تێدانێکی زۆری منە مەسەلەی پەیوەندی نێوان هەرێم و بەغدادە و هەمێدەوارم لەو چەند ڕۆژەی کە لەو ناوەدا هەموو لایەک دەبینم بتوانین بە هەمومان بگەینە ئەنجامێکی باش و ئەو ئەنجامە لەگەر بەغدا یەکتر بگرێتەوە و بە تایبەتی وەزعی ژیانی خەڵک کە زۆر ناخۆشە ئێستاکە ئەو وەزعە بەرەو باشی. بەڵام کۆمەڵێک شت هەیە مخالەفەی دەستوری پێویستە ئەو مخالەفە دەستوریانە باس بکرێت و ئەوە نییە مەبەست تێدا دژایەتی کەسێک بێ یا دژایەتی دەستگایەک بێ یا وەزارەتێک بێ بەڵکو خزمەتێکە دەکرێت بۆ ئێستای هەموو خەڵکی عێراق و بۆ ئاید.